بسم الله الرحمن الرحيم. الحمد لله، وصلى الله وسلم على سيدنا محمد رسول الله وآله وصحبه ومن والاه. ربنا لك الحمد كما ينبغي لجلال وجهك ولعظيم سلطانك. آمين. برایان و خوشکانی زۆر بەڕێز، السلام عليكم ورحمة الله تعالى وبركاته. سپاس بۆ مەڵبەندی سۆرانی کۆمەڵی دادگەری و بە تایبەت ئەنجومەنی خەلیفان کە زەحمەتیان کێشا و ئەم کۆڕیان ساز کرد. خوای پەروەردگار پاداشتی هەمووان باتەوە. حتمەن ئازیزان، ئێمە لە مانگی پیرۆزی ڕەمەزان نین کە مانگێکی پڕخێر و بەرەکەتە. ئەجر و پاداشت لەلایەن خوای پەروەردگارەوە چەند قات و چەند بارە ئەکرێتەوە بۆ ئینسانەکان. پیاوانی خوا، ئەهلی خوا هەمیشە چاوەڕوانیان کردووە کە بگەنە مانگی پیرۆزی ڕەمەزان و تایە ئەسپی خۆیان تاو بدەن، قۆڵی لێ هەڵماڵن، لێ ببڕێن بۆ خوای پەروەردگار بە مەبەستی دەستخستنی ڕەزامەندی و بڕینی ئەو مەسافە و مەودایی کە پێویستە بیبڕین بە ئاراستەی خوای پەروەردگار. ئەزیزان و خۆشەویستان، ڕاستیەک هەیە ئەبێ هەمووان بیزانین، ئەوش ئەوەیە کە پێویستیمان بە چرکەساتی ڕاستگۆیی هەیە لە ژیانی ئیمانی و باوەڕی خۆمانە. چرکەساتی ڕاستگۆیی ئەو چرکەساتانەیە کە لێ ئەبڕین جگە لە خوای پەروەردگار هیچ مەقسوودێکی ترمان نییە. چرکەساتی ڕاستگۆیی ئەو چرکەساتانەیە کە بەڵێن ئەیین جگە لە خوای پەروەردگار پەرستش بۆ هیچ کەسێکی تر نەکەین و هیچی تر سەرنجمان ڕانەکێشێ. چرکەساتی ڕاستگۆیی وەکو سەیدنا یوسف عەلەیهی السەلام لە کاتێکا ڕوبەڕووی فیتنەیەک بۆوە، بەڵام لایەنی خوای پەروەردگاری هەڵبژارد و فەرمووی ئینی ئەخاف الله. ئەوە چرکەساتی ڕاستگۆییە. چرکەساتی ڕاستگۆیی ئەو چرکەساتەیە کە ئینسان چاوی دابخا لە ئاستی نەزەرێکە، نەزەرێکی حرام. چرکەساتی ڕاستگۆیی ئەو چرکەساتانەیە کەوا پارەیەکی مۆڵی حرام دێتە بەردەستی ئینسان، بەڵام دەستی لێ هەڵ ئەگرێ لەبەر خوای پەروەردگار. ئیمانی حەقیقی و یەقینی بەمە زیادەکە ئینسان لە حەڵات و چرکەساتی ڕاستگۆیی ئیمانی لە نێوان خۆی و خوای پەروەردگارە هەمیشە لە برەودا بێ و هەمیشە بەردەوام بێ. ئێمە هەمووان ئەبێ بانخواز بین، هەمووان ئەبێ هەست بە بوونی گیانی بەرپرسیارەتی بکەین، هەمووان ئەبێ خەمخۆر بین، وەک چۆن پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم 23 ساڵ کە قۆڵی لێ هەڵماڵی ئیسراحەتی نەکرد و پڕچاوی خۆی نەخەوت، چۆن ئیقباڵی لاهوری بەڕەحمەت بێخوا لە سەرەمەرگا دەخولەک بەل لەوەی وەفاتکە کە گیانی ئەسپارد، ئەی فەرموو ئەلا لەیتە شعری هەل تەعود النەغمەة الحیجازیە ئەلا من حەکیم یەخلوفنی. خۆزگە بمزانیایە ئایا ئاوازی حیجازی پێغەمبەرایەتی و نەوەی قورئانی بێوێنەی سەحابەکان جارێکی تر سەر لە نوێ چەکەرا کاتەوە و ئەگەڕێتەوە؟ ئایا دانایەک هەیە کە جێگەی من بگرێتەوە و خەمی ئەم ئوممەتە بخوا؟ بوونی ئەو گیانی بەرپرسیارەتی ئەزیزەکانم. ئینسان کە ڕاستگۆ بوو ئەگاتە ئامانج و ئامانجی خۆی ئەپێکێ. ئینسان کە سەرڕاست بوو خوای پەروەردگاری یەقینەن پشتیوانی لێەکا. دووشت هەیە ئێمە بێ لەیەکی جاکەینەوە بۆی بزانین لە چ ناز و نیعمەتێکین. یەکەمیان پێوتێ نرخ، دووهەمیان پێوتێ بەها، کە بەختەوەریمان لەمەوە دەست ئەکەوێت لە ڕاستیەکەیە. نرخ شتە باب مادیەکانە، وەکو سیارە، وەکو ڤیلە، وەکو باغ، وەکو شەهادە، وەکو کۆشک و تەلار، ئەم بوارانە ئەگرێتەوە. بەڵام بەها ئەو شتانە ئەگرێتەوە کەمایی بەختەوەریە، بە پارە ناکڕڕێ. بەختەوەری بوونی ئافرەتێکی خواناز لە ژیانی پیاوێکە، بوونی بەهای بوونی پیاوێکی سەرڕاست و خواناز لە ژیانی ئافرەتێکە، بوونی منداڵێکی چاک و سەرڕاست لە ماڵێکە کە کوڕێ بێ یاخود کچێ بێ، یاخود بوونی خۆشەویستێک بۆ تۆ لە کاتێکا کە لە ناڕەحەتیای فرمێسکت بۆ ڕێژێ،
لە کاتێکا لە خۆشی شای فرمێسکی شادمانی بۆ ڕێژێ چەندمان سوپاسگوزاری ئەکەین لەسەر ئەم حاڵەتەی کە پێوتێ حاڵەتی بەها. ئەم حاڵەتی بەهایە دەوڵەمەنەکان ناتوان بیکڕن بە پارە. هیچ دەوڵەمەنێ ناتوانێت یەکێک بکڕێ بە پارەکە سەرڕاستانە خۆشی بوێ. کاممان نرخ و بەهای یاخود بەهای یادەوەریەکی پڕ ئیمانی هەست پێ ئەکەین دەرەنجامی کارێکی چاک کە لە ڕابردووە کردومانە. شتام و چێژێکی هەیە. چەشتنی تامی بەخشینێ کە تەنها و تەنها لە پێناوی خوای پەروەردگارا بووە، یا دەست هەڵگرتن لە هەوا و هەوەس و ئارەزوویەک. ئەمانە بەهان، ئەمانە مایەی خۆشحاڵی و بەختەوەری و کامەرانی و شادمانیە لە ژیانی ئینسانەکانە بە شێوازێکی گشتی. بۆیە کۆڵەکەی بەختەوەری لە ئەسڵا جیاکاریە لە نێوان نرخ لەگەڵ بەهادا. ڕەنگە زۆرێکتان ناوتان بیستبێ لۆرانس سیمدلی، پیاوی وتێلەکان کە زۆر بەناوبانگە لە بەریتانیا. لە ساڵی 2016 هەستا چوو بۆ سویسرا نەخۆشخانەیەکێ لەوێ عیادەیەکە تایبەت بە خۆکوشتن و ئینتیحارە. شروع بێگە خواتەوە چێتە خەوێکی قوڵەوەی تر هەڵناسێتەوە. دانیشتووە لەگەڵ خێزانەکەیە چاوەڕوانەکە دکتۆر بانی کاتە ژوور و شروبەکەی باتێ بۆ ئەوەی ئیتر بڕە لە شوێنێک پاڵکەوێ بخەوێ و ئیتر بمرێ و هەڵنەسێتەوە. داوای لێبوردن لە خێزانەکەیە کاڵێ داوای لێبوردنەکەم کە مردنی من بێتە مایەی نیگەرانی و خەم و خەفەت بۆ تۆ. ئەوانەی کە زۆر دەوڵەمەندن بەڵام ئەهلی دین نین، ئەوانەی شەهادەی زۆر بەرزیان هەیە بەڵام ئەهلی ئیمان نین، بەڵام بە ڕۆژوو نابن، بەڵام خوا ناناسن، لە کۆتایی تەمەنیانە پەشیمانە بنەوە، چونکە خۆراکی جەستەیان بەخشیوە بەلاشە، بەڵام خۆراکی ڕۆح کە زۆر گرنگە ئیهمالیان کردووە. جەستە سنووردارە بەڵام ڕۆح بێ سنوورە. ئەم بایەخی داوە بە سنووردار بەڵام بێ سنووری کردووە بە قوربانی ئەو سنووردارە بێگومان خەم و خەفەت ئەیکوژێ و لە ناوی ئەبا. ئەزیزانم، ئەبێ هەمووان بزانین کە هەر یەک لە ئێمە ئەبێ بانخواز بین لە ڕاستیە، بانخوازێکی حەقیقی و سەرڕاست، ئەوەی کە خوای پەروەردگار ئەیەوێ بەبوونی لە حەڵات و چرکەساتی ڕازگۆییەوە. خەتیبێک لە ئەمستردام وەکو چیرۆکێک بۆتانە گێڕمەوە لە ئەمستردام، پایتەختی یەکێ لە وڵاتانی ئەوروپا، منداڵێکی لە 12 ساڵانی ئەبێ هەموو جمعەیەک هەڵئەسن ئەچنەکەونە ناو ئەو شارە و نامیلکە و بابەتی پرۆشەری دەعەوی بڵاوەکەنەوە. جمعەیەک زۆر سار دەبێت، مامۆستاکە خوتبایە، کوڕەکەی ئەڵێ باوکە با بڕۆین، ئەڵێ ساردە ناتوانم بێم بۆ داوا ئەمڕۆ بمبەخشە. ئەڵێ ئیزنمەیە بڕۆم، ئەڵێ فەرموو بڕۆ. هەر بە زمانی هۆڵندی کۆمەڵێک نامیلکیان چاپ کردووە بە ناونیشانی الطەریق إلی الله، ڕێگەی چوون بەرەو خوای پەروەردگار. ئەڕوات هەمووی دابەشەکات کە دابەشی ئەکا یەک نامیلکە ئەمێنێتەوە لە نێوان چەند ماڵێکە سەرسام ئەبێ بۆ کامیانی بەرێ. چاکێتە سەر دەرگای ماڵێک، ئایا لە دەرگای ماڵەکە نایکەنەوە، جارێکی تر لێیان نایکەنەوە، جاری سێم لێیان نایکەنەوە. ئەڕوات کە ئەڕوا ئەگەڕێتەوە 3 جاری تر ئایا لە دەرگا، ماوەیەکی زۆری پێچێ ئافرەتێک دێ دەرگاکە کاتەوەڵێ فەرموو، ئەڵێ ئەمە هەدیەیەکە بۆ تۆ بە زمانی هۆڵندی، الطەریق إلی الله، ڕێگەی چوون بەرەوخوا. پاشانش پەیامێکم هەیە بۆ تۆ، ئەوش ئەوەیە کە پێ دەڵێم خوای پەروەردگار خۆشەویت. ئافرەتەکە دەرگاکە داخات و ئەچێتەوە ژوورەوە. عنوانی مزگەوتەکەی لەسەر و کاتی محازەرەکان بۆ هەفتەی داهاتوو ئەڕوا بۆ مزگەوتە کە ئەو مامۆستایی لێیە و باوکی ئەو منداڵە و کە ئەم نامیلکیان بڵاو کردێتەوە. لەوێ لە کاتێکە کە مامۆستا قساکە و کۆتاییەکەی، ئەم ئافرەتە ئەچێت لەوێ هەڵ ئەسێ و دەست بەرزەکاتەوە. بەڕێزان ئەڵێ من فڵانە کەسم، ماڵمان لە فڵانە شوێنە. هەفتەی ڕابردوو منداڵێکی لە 12 ساڵان هات و دای لە دەرگا، کە دای لە دەرگا من لە قاتی دووەمی ماڵی خۆمان بووم و تەمەنم 65 ساڵە. هیچ کەسێ لێم ناپرسێتەوە، کەس مەرحەبام ناکە، کەس تەوقەیەکی لەگەڵا نەکردوم، کەس خەندەیەکی نییە بەڕووما، کەسێک گوێ بۆ قسەکان و خەمەکانشم ناگرێ. ماوەیەکی زۆرە بڕیارم دابوو خۆم ئینتیحارکەم،
چوومە سەر کورسی و پەتم هەڵخست بە پانکەکەیە کردمە ملم پەتەکە ویستم بە قاچم کورسیەکە لابەم و خۆم بکوژم درا لە دەرگا دیارە ئەو منداڵە بووە ئەڵێ وتم هیچ نییە ویستم لای بەم دووبارە لێی درایەوە وتم کوڕە کێ دێ بۆ لای من سێ بارە لێ درایەوە بە ناچاری دابەزیم کە هاتم ئەم نامیلکیان دامی و پەیامی ئەوەی دامێ کە خوای گەورە منی خۆشەوێ بۆیە من ئێستا خۆم دۆزیوەتەوە بەڵێنم دا بۆی کە خوای پەروەردگارم خۆش بوێ بەڵێنم دا بەوەی کە ئیمان بێنم و ئەشهەدو ئەن لا ئیلاهە ئیلا الله و ئەشهەدو ئەنە محەممەدە ڕەسوول الله لەسەر دەستی منداڵێکی دە 12 ساڵان ئینسان کە ڕازگۆ بوو کە سەرڕاست بوو ئەزیزەکانم خوای پەروەردگار کارەکانی بۆ ئاسانەکە ئینسان لە پەیامی ئیسلامی خۆیان لە کاری خۆیان بێ پیاو بێ پیاو بە معنای نێرینە نە پیاو بە معنای ئەو مەقامەی کە خوای پەروەردگار لە قورئانە باسێکە کە سێ سیفەتی بۆ داناوە بۆ پیاو بە معنای هەڵوێست کە ژن و پیاو ئەگرێتەوە ئەویش لە یەکەمیانە یەکەم سیفەتیان ئەوەیە خوای پەروەردگارە فەرمێ من المؤمنين رجال صدقوا ما عاهدوا الله عليه لەنێو ئیماندارانە پیاوگەلێک هەن کە سەرڕاست بوون و ڕازگۆ بوون دەرهەق بەو بەڵێن و ئەهدەی کە دابیان بە خوای پەروەردگار بۆ وەفا بوون یەکەم سیفەتی پیاوەتی ئەزیزەکانم بریتێ لە ڕازگۆیی لە مەبدەئە ڕازگۆیی لە هەڵوێستە ڕازگۆیی لە قسەکردنە ڕازگۆیی لە مامەڵەکردنە ڕازگۆیی لە شەریکایەتیکردنە ڕازگۆیی لە بوونی چوارچێوەی ڕێکخراوێکە ڕازگۆیی لەگەڵ خوایە لەگەڵ خەڵکە لەگەڵ دراوسەیە لەگەڵ دایک و باوکە لەگەڵ خێزان و ماڵ و مناڵە ڕازگۆیی یەکێکە لە بەهێزترین سیفەتەکانی پیا و ئینسانی ئیماندار کە هەموو ئیماندارێک پیاو نییە چونکە خوای گەورە فەرمێ من المؤمنین ڕیجال لەنێو ئیماندارانە پیاوگەلێکن صفەتی دووەمیان ئەزیزەکانم بریتێ لە خاوێنی لە هەموو بوارەکانی ژیانە فيه رجال يحبون أن يتطهروا پیاوگەلێکی تایە کە ئەیانەوە حەزەکەن دڵیان بۆ خۆشەکە خۆیان خاوێنکەنەوە خاوێن لە دەستە لە دەمە لە ناوسکە لە دامێنە خاوێن لە قسەکردنە لە سەرنجدانە لە چاوە خاوێن لە مامەڵەکردن لە کردار گفتار ڕەوشت ئاکار لە هەموو بوارەکانی ژیانە سێهەمینیان پاراوبوونی زمانی ئینسانە بە یادی خوای پەروەردگار رجال لا تلهيهم تجارة ولا بيع عن ذكر الله وإقام الصلاة كأما خواي پروردگار أمس صفتي داناوة دوایەمینیان بریتێ لەوەی کە ئینسان زمانی پاراو بێ ئەزیزەکانم زمان کە پاراو بە یادی خوای پەروەردگار یعنی دڵ ئاوەدانە ئەو خوێنە لە دڵەوە ئەڕوا بۆ هەموو ئەندامەکانی جەستە ئەو دەستەی بۆ خوێنە کارەکە حرامی پێ ئەنجام نادرێ ئەو قاچە بە هەمان شێوە ئەو چاوە بە هەمان شێوە ئەو دەم و زمانە بە هەمان شێوە بۆیە جارێکیان خواناسێک زانایەک بە کەسێکی تر گوتی ئایا تۆ یادی خواکەی وتی یادی خوا چۆنە وتی بە چاوەکانە بنووقێنە بڵێ الله معی الله شاهدی الله ناظری لە هەموو چرکە ساتێکە ئینسانەمە بڵێتەوە خوای پەروەردگارم لەگەڵایە خوای پەروەردگار بۆم ئەڕوانێ خوای پەروەردگار چاوی لێمە ئەوە مایی بەختەوەریە ئەوە بریتێ لە ژیان ئەوەیە کە ابن تەیمیە بەڕەحمەت بێ خواکەی فەرموو ئەم تام و چێژێکی ئێمە هەمانە لە کوڕنووش و لە خواپەرستی ئەگەر پادشاکان پێی پێبەرن و پێی بزانن بە شمشێرەکانیان لەگەڵمانە ئەکەونە جەنگەوە ئێمە لە مانگی پیرۆزی ڕەمەزانین خۆشەویستانم وا بەرەو سێیەکی کۆتایی ئەم مانگە پڕخێر و بەرەکەتە هەنگاو ئەنین کە مانگی ڕەمەزان بێگومان تایبەتمەندی خۆی هەیە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم خۆی بۆ ئامادە کرد لە هەموو بوارەکانی ژیانە تەنانەت لە بەخشینیشا وەکو زانایان باسی ئەکەن وەکو ڕیوایەت کراوە کە دایکە عایشا فەرمێ كان أجود الناس وكان أجود ما يكون في رمضان بخشندترين كذب وبيغمبري خاصة صلى الله عليه وسلم بتابل لما جاء رمضان كشاعر أفرميت لو وصفها أفرميت لو لم يكن في كفه إلا روحه لجاد بها فليتق الله سائله أجا بيغمبري خاصة صلى الله عليه وسلم لسلبي دستي هيت شق نبا جقل الروحي خوي كسيك داواب كابيه بخشيك يعني خوي جا شاعر فرميو كسي كداوا لبيغمبرك صلى الله عليه وسلم با تقوي خوي هبي داوي روحي لينك چونك آماده روحي خوشي ببخشي بو كسي كداوي ليك عزيز كانم من اموي بكورتي شتكتا ارسكم
سەبارەت بە نهێنی ئەو خۆشیەی کە ئێمە هەمانە لە مانگی پیرۆزی ڕەمەزانە کە ئینسانی ئیماندار هەستی پێکا غەیرە ئینسانی موسڵمان غەیرە ڕۆژوان هەست بەو خۆشی و بەو تام و چێژە ناکات. شتێک هەیە پێی ئەوتێ لە دەی تەناقوض، واتە تام و چێژ وەرگری لە شتێک کە دووشتی دژ بە یەکن. لە ڕاستیە بە ڕۆژوبوون جۆرێکە لە حیرمان خۆگرتنەوە لە خواردن و لە خواردنەوە، بەڵام بەختەوەریش و فەرەحی و خۆشیشی پێوەیە. حیرمان لەگەڵ فەرەح و هەروەها خۆشی. نەظەریەکی فەلسەفی هەیە بۆ یەکێک لە دانا موسڵمانەکان کە باسی لێوەکە بەوەی کە ئینسان ئەگەر بێوێ زۆر کامڵ بێ، زۆر گەشە سەندوو بێ، لە لووتکەیە بێ، ئەم ئینسانە ئەبێت توانای ئەوەی هەبێت دووشتە دژبەیەکەکان لە خودی خۆیان کۆکاتەوە کە پێوتێ کەسایەتێکی لێکدراو. کەسایەتیمان هەیە سادە و ساکارە، کەسایەتیشمان هەیە لێکدراوە. کەسایەتێ لێکدراوەکان ئەوانن کە دووشتی دژبەیەک لە خودی خۆیانە یاخود زیاتر کۆ ئەکەنەوە. کەسایەتێکی واحیدی نین، تەنهایی نین، خودی نین، خودپەسەند و خودپەرست نین، بەڵکو دووشتی دژبەیەک لە خۆیانە کۆ ئەکەنەوە. ئەگەر ئینسان دەوڵەمەند بێ و ببەخشێ کارێکی چاکە، بەس ئەوەی کە زەی سەرنجە ئینسان فەقیر بێ و ببەخشێت. ويؤثرون على أنفسهم ولو كان بهم خصاصة. ئەوەی کە جێی سەرنجە ئەم دووشتە دژبەیەکەی لە ئینسانە بێت، هەژاری لەگەڵ بەخشین کە ئەم دوانە دژبەیەکن، هەر کەسێ لە خودی خۆیان کۆی کردەوە ئینسانە پێوتێک کەسایەتێکی لێکدرا و مڕەکەب، کەسایەتێکی بەهێز و کاریگەر ئەبێت. بەڵام ئەگەر دەوڵەمەندێک هیچ نەبەخشێ، ئەوە هیچ بەهایەکی ئۆتۆی نییە، بێگومان ڕەنگە نرخێکی وای نەبێ لە ناو کۆمەڵگەیە. کەواتە ئینسان ئەبێت دووشتی دژبەیەک لە خۆیان کۆ بکاتەوە، بەخشین لەگەڵ هەژاری و نەداری. ئینسان جوان بێ و داوێن پاک بێ، هەژار بی و ببەخشیت، جوان بیت بەڵام داوێن پاک بیت، دووشتی دژبەیەکە. بەڵام تام و چێژێکی تایە خاوەنەکەی ئەگەیەنە لووتکە لای خۆی پەروەردگارش زۆر نزیکەکەنەوە. ئەگەر ئینسانێک حاکمێک بێ و دەسەڵاتدارێکی زۆر بەهێز بێ، بەڵام لێبوردە بێ، بەڵام سنگفراوان بێ، بەڵام بەخشندە بێ، بەرامبەر ئەو کەسانەی کە هەڵەی بەرامبەرەکەن یاخود ڕایان لەگەڵ ئەوانە نییە. بۆیە بوونی دووشتی دژبەیەک لە ناخی هەر مرۆڤیەکە، لە کای ژیانی هەر مرۆڤیەکە نیشانەی پێگەیینی ئینسانیە، نەخود لاوازی. شاعیرێک هەیە بە ناوی سەفیەددینی حیلی، ڕەنگە زۆربەتان ناوتان بیست بێ. ئەم شاعیرە بە 600 بەر لەوەی ئەم بیردۆزە دابنرێ کۆکردنەوەی دووشتی دژبەیەک لە ئینسانە، ئینسان کامەڵەکە، ئەو 600 بەر لەوە باسی ئیمامی عەلیمان بۆ کە ئەفەرمێ جەمەعتە فی ذاتیکە الئەضدادا، لە خودی خۆتا ئەی ئیمامی عەلی چەند شتێکی دژبەیەکە کۆ کردوتەوە، وەلیذا عەزەت لەکە الئەنداد. بۆیە ئەو کەسانی کە هاوچەشن و هاوشێوەی تۆ بن زۆر زۆر دەگمەن، زۆر زۆر فەریدن، ڕەنگە زۆر لاواز بن. پێی ئەڵێ کە تۆ هاوشێوەت نییە ئەی ئیمامی عەلی، چونکە تۆ شتە دژبەیەکەکانی لە ناخی خۆتا کۆ کردوتەوە. حاکمیت بەڵام حەکیمیت، حاکمیت بەڵام لێبوردەیت، حاکمیت بەڵام سنگفراوانی بەرامبەر بە خەڵکی. لە کاتێکا خوتبەی ئەیاجارێکیان لەسەر مینبەر ئیمامی عەلی، یەکێک لە خەواریجەکان جنێوێکی ناشرینیدا بە ئیمامی عەلی، لە کاتێکا ئەو کەسانەی کە سەر بە ئیمامی عەلی بوون لە دەوروبەری زۆر زۆر بوون، هەستانە سەر پێ و شمشێریان دەرهێنا و ویستیان بیکوژن. ئیمامی عەلی فەرمی بوەستن إنما هو سب بسب أو عفو عن ذنب وإني قد عفوت عنه. بوستن جنێوێکی داوە بۆم هەیە جنێوەکەی پێ بەمەوە، یاخود گوناهێکی کردووە من بۆم هەیە کە لێی ببورم، ئەوە منش لێی بوریم. ئەمەیە دووشتی دژبەیەک، حاکمێک زۆر دەسەڵاتدار بەڵام زۆر زۆر لێبوردە. لە کاتێکە لە سیستمە دیموکراسیەکانی ئێستەیشا ئەگەر جنێو بەدەسەڵاتدار بوو تێ بە تایبەت کەسی یەکەم یاسا بۆی هەیەکە زیندانی بکە. ئیمامی عەلی لە ڕووگەیەکی فقهیەوە بۆ ئەم حاڵەتەی نەڕوانی، لە ڕووگەیەکی تری ئینسانی داناییەوە بۆی ڕوانی، بۆی کە بتوانێت کێشەکە چارەسەر بکات و بێگومان چارەسەریشی کرد.
دڵخۆشی ئێمە بە ڕۆژوو ئەزیزەکانم لەم منتەڵەقەوەیە. تینومانە و دڵخۆشین، برسیمانە و دڵخۆشین. دڵخۆشین ئەو کاتێکەوە ئەچینە سەر سفرەکە و قۆمێک ئاو ئەنۆشین لەگەڵ دەنکێ خورمایە. بەڕاستی ئەو منداڵی کە ئێستا ئەتوانێ بە ڕۆژوو بێ ئەتوانین بڵێ ئینسانە. ئەو کەسەی کە ئەتوانێ 16 سەعات بۆ 7 سەعات بە ڕۆژوو بێ ئەتوانێ زاڵ بێ بەسەر هەموو ئارزوەکانی خۆیان. زۆر جار پێمان ئەوتێکەوە ڕۆژوو بۆ ئەوەیە هەژاران یاد بکەینەوە، برسێتی هەژارانمان لە یاد بێ، مەرجنی هەر بۆ ئەو بێ. دەوڵەمەند باشە ئەگەر ئەم حکمەتە بیگرێتەوە، ئەی کەسی فەقیر بۆ چوو بە ڕۆژۆ بێ. نە، ڕۆژوو شتێکی مشتەرەکمان پێ ئاڵێەوە لەوە زۆر زۆر گەورەترە، ڕوبەڕووبوونەوە و وەستانەوە و گەورەبوونی ئینسانە دەرهەق بە هەموو ئارەزوەکان لە هەموو ڕووەکانی ژیانەوە. کەواتە نهێنی دڵخۆشبوونی ئێمە بە مانگی پیرۆزی ڕەمەزان بریتیە لەوەی کە ئێمە بەختەوەرین بە حیرمان بەوەی کە خۆمان مەحروم ئەکەین. بۆ چونکە ڕۆژوو عیبادەتێکی حیرمانیە، عیبادەتێکی سلبیە، کار عیبادەتێکی نەکردنە، یعنی عەدەمیە، نەک عەمەل، دەست هەڵگرتنە لە کاری خواردن و خواردنەوە بە پێچەوانەی عیبادەتەکانی ترەوە. ئێمە عەزیزەکانم کاتێکە گردن کەچەکەین بۆ خوای پەروەردگار، کاتێکە لە خزمەتی خوای پەروەردگارە ئەبین، چاوەڕوانی نائومێدی و تێکشکان ناکەین. یەقینەن هەر کەسێک لە خزمەتی خوای پەروەردگارا بێ، لە عیبادەت و پەرستشی خوای پەروەردگارا بێ، چاوەڕوانی پاداشت و دڵخۆشی و بەختەوەری ئەکا کە لایەن خوای پەروەردگارەوە بۆی بێت. خوای گەورە خۆی فەرمێ قل بفضل الله وبرحمته فبذلك فليفرحوا، كإنسان كان بفضل ومنتي خوي پروردگار پێویستە دڵخۆش بن. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئاماژەی کردو بەم خۆشیەکە، فەرمێ للصائم فرحتان، دوو خۆشی هەیە بۆ ئەو کەسەی کە ڕۆژوانە. یەکەمیان لە کاتێکا کە بەربانگە و ئاوە خواتەوە، لەو ساتە وەختەیە کە گوێ لە دەنگی ئەڵڵاهو ئەکبەرە بێ، کە تۆ هەستاوی پارشێوە 15 ساعت 16 ساعت جاری وایە لە هاوینێکی درێژە 7 ساعت نزیکی 7 ساعت، لە هەندێ وڵاتە 18 ساعت بۆ 20 ساعت کە بە ڕۆژوو ئەبن. لەو کاتەیە کە گوێ لە دەنگی ئەڵڵاهو ئەکبەرە بێ کە ئەو قومە ئاوا خۆیتەوە هەست بە سەرکەوتنی خۆت و زۆرترین تام و چێش ئەکەیت لە کاتێکا کە خۆتت مەحروم کردووە لە خواردن و لە خواردنەوە. بەل لە جەژن ئێمە ئەکەوینە جەژنەوە، ئێمە ئێستا لە جەژنین، جەژنی خۆشی بە ڕۆژووبوون و زاڵبوونمان بەسەر هەوا و نەفس و شەیتانەکانمانە. بۆیە بەختەوەری بە ئیطاعەی خوای پەروەردگار و بە گوێڕایەڵی و فەرمانبەرداری خوای پەروەردگار زیاتر بەدەست دێ. بەختەوەری بەوە بەرهێنانێک لە ناخی خۆمانە کە پاکی و خاوێنیە لەگەڵ خوای پەروەردگارە بەدەست دێ، نەک لە ڕەمەزانە بە دانیشتن لە کافتریا و قاوەخانە و دانیشتن بەسەر زنجیرەی دۆبلاچکراوی وڵاتانی تر کە لە ماڵەکانمانە بەداخەوە ڕەنگە زۆری لە ماڵەکانمان توژوو بێتین. لە کاتێکە مانگی پیرۆزی ڕەمەزانە خوای پەروەردگار ئەم تەندروستی داوینەتێ، ئەم کامەرانی و بەختەوەری داوینەتێ، ئیستیغلالی بکەین لە پێناوی دەستخستنی ڕەزامەندی خوای پەروەردگار، نەک کات کوشتن و کات بەسەربردن لە هەندێشتی نابەجێ و ناپەسەند کە جێگەی خەشموخینی خوای پەروەردگارە. لای زانایان ئەزیزەکانم، ئەمەیان تۆزێ جوان گوێ بگرن بۆ برابچووکی خۆتان، بەختەوەری بریتی نییە لەوەی کە ئەتەوێ بەدەستی بێنی، بریتیە لەوەی کە بەدەستی هێناوە بتەوێ. ئەم هاوکێشەیە دووشتی لە یەک جیان. زۆر کە زوازانێ بەختەوەری لەوەیە ئەوەی کە ئەوێ بەدەستی بێنێ، بەڵام ڕێک پێچەوانەیە بەختەوەری لەوەیە ئەوەی کە بەدەستی هێناوە بتەوێ. ئەم دوانە لە یەک زۆر زۆر جیاوازن کە خوای پەروەردگار دووەمیانی بۆ ئینسانەکان دیاری کردووە. گەورە نووسەری ڕووسی لیۆ تۆلستۆی کێکێکە لە نووسەرە عالەمیە زۆر بەهێزەکان، سەرەتای ژیانی لار بووە، بەڵام لە دواییە خۆی ئەڵێ من لە میانەی هەژارەکان و خزمەتکردن بە هەژاران گەیشتم بە خوای پەروەردگار و خوام ناسی. کتێبێکی هەیە نامیلکە بە ناونیشانی حیکەم النەبی محەممەد صلی الله علیه وسلم، بە شێوازێکی زۆر شیرین و گەورە باسی پێغەمبەرەکە صلی الله علیه وسلم لە سەردەمی خۆیان لەگەڵ ئیمام محەممەد عەبدە نامەشیان لەگەڵ یەکتریا ئاڵوگۆڕ کردووە. ئەم نەزەریەیە لە ڕاستیە ئەوش دایناوە کە ئەڵێ بەختەوەری ئەوە نییە ئەوەی کە ئەتەوێ بتبێ، بەڵکو بەختەوەری ئەوەیە
ئەوەی کە هەتا تۆ بتەوێ. لە ڕاستیە پادشاکان و دەسەڵاتدارەکان لە ژیانی دنیاە ئەوەی کە ئایانەوێ دەستێخەن. هیوا هەیە 100 سیارە هەیە، هیوا هەیە 200 سیارە هەیە، هیوایە 100 ڤیلەی هەیە. سەدام حوسێن دەیان کۆشکی جیاوازی هەبوو لە هەوسەر تاسەری عێراقا. بڕوانن لەم ڕۆژانەیە باسێکرا گوێم لە بابەتێ بوو سەبارەت بە ڤلادیمیر پۆتین کە ترسناکترین جەنگتای جیهانی بەدەستەوە کە ئەتوانێت جیهان لەناو بەرێ. باسی یەک ئۆتۆمبیلەکە هەیەی بای 100 ملیۆن دۆلارە، گرانترین سیارەیە لە هەموو دنیا، هەرچی بێ هەیەی. بەڵام ئایا بەختەوەرە؟ بەڵام ئایا بە ئاسوودەیی پرچاوی خۆی ئەخەوێ؟ زۆر کەس هەیە زۆر گەورە بوون لە ژیان. ئەم تۆلستۆیی کە باسم کرد کەسێکی فاشیل بووە لە ناو خێزانەکەی خۆیان، لە پەروەردەکردنی خێزانەکەی خۆیان. جان جاک ڕۆسۆ گەورەترین و ناودارترین منەظیر و بیردۆستکاری سیاسی و علمی ئیجتیماعە، فاشیلترین کەس بووە لەگەڵ خێزانەکەیە کە دوور کەوتەوە لە خێزانەکەی سواڵێ بۆ دایکی خۆی یارمەتی دایکی خۆی نایە کە سەرۆت و سامانێکی زۆری هەبوو بە ملیۆنەها دۆلار. بەڵام تۆ قودرەتی ئەوەی نەبوو، عەقڵ و نەفسیەتی ئەوەی نەبوو کە بڕوا 2000 دۆلار بنێرێ بۆ دایکی بۆی کە پێبژی هەندێک جار بە زۆر لێیان ئەسن. کەواتە بەختەوەری لەوەیە ئەوەی کە هەتە بتەوێ، نەک ئەوەی کە ئەتەوێ ئەوە بەدەستبێنی. چیت هەیە ئەوەت پێوە بۆی کەوا بەختەوەربی. سیارەیەکە، خێزانێکە، کوڕێکە، خزم و کەسوکارێکە، ئاستێکە، شەهادەیەکە، ئەوەی کە خوای پەروەردگار پێبەخشی ئەوەت بوێ، ئەوە بەختەوەری دنیا و دواڕۆژ بەدەستێنی. ئێمە ئەوەی کە لەسەرمان پێویستە ڕێز بگرین لەو شتانی کە بەدەستمان هێناوە. ئەزیزەکانم، ئەوەی کە ئێمە بەدەستمان هێناوە ڕێزی بگرین. ئەمەوێ ئەرستان کەم حاڵەتێکی ئاسایی نییە ئینسان خێزانێکی خاوێنی سەرڕاستی هەبێت. بە حاڵەتێکی ئاسایی سەری مەکە، حاڵەتێکی نائاساییە. بەتایبەت لە ڕۆژگارێکی ئەمڕۆیە پێویستە سوپاسی خوای پەروەردگاری لەسەر بکەی. حاڵەتێکی نائاسایی ئەگەر ئافرەتێک مێردێکی سەرڕاستی خواناسی هەبێ، ئەبێ زۆر بە نیعمەتێکی گەورەی خوا بزانێ و ڕێزێکی زۆر لەم حاڵەتە بگرێ. بڕوانن بۆ ئەو کەسانی کە بەدبەخت بوون بەدەست ژنەکانیانەوە، توش چەندێکی ڕۆ دەبوون. بڕوانن بۆ ئەو ئافرەتانی کە بەدبەخت بوون بەدەست پیاوەکانیانەوە کە سەرخۆشن، دوول لە ڕووی مەجلیس سەرسەرین جاری وا هەیە، قومارچین، حرامخۆرن، خیانەتکارن، ئەنواع ئەشکال شتیان بەدەستێ. بەراوردکارێکە لەم ڕۆ ئێمە بکەین. حاڵەتێکی نائاساییە کە ئافرەتێک مێردێکی داوێن پاکی ئیمانداری سەرڕاستی پابەندی هەبێ بە شەریعەتی ئیسلامەوە کە توانای هەڵگرتنی بەرپرسیارەتی بە خێوکردنی ماڵ و منداڵ و پەروەردەکردنەکانیش هەبێ. ئەمە کارێکی ئیستیثنائیە و حاڵەتێکی نائاساییە لە ڕۆژێکی وەکو ئەمڕۆیە. ئێمە هەر خۆمانە بینین ئەزیزەکانم، بەڵکو ئەگەر بڕوانین بۆ دنیا، هەر کەسێ خانوویەکی هەبێ تیا بژی سێژەمەنانی تیا بخوا، شەو تیایە بخەوێ، حاڵی لە 175 ئینسانەکانی سەرزەوی باشترە. هەر کەسێک خانووەکەی هەبێ سێژەمەنانی تیا بخوا، تیایە بخەوێ، مانگانەیەکشی هەبێت سەرفی بکا و شتێک پاشەکەوتی بۆ بمێنێتەوە لە کۆتایی مانگا، بۆ سەرێشەیە، بۆ دانێشەیە، بۆ نەخۆشیەک، حاڵی لە 180 ئینسانەکانی سەرزەوی باشترە. خۆ هەر کەسێک ئەگەر نەگیرابێت، چونکە 9 ملیار ئینسان لە زیندانایە بەهۆی زینای مەحاریم، بەهۆی تلیاک چێتی، بەهۆی پیاوکوشتن، بەهۆی دزی، بەهۆی خیانەت، هەموو بابەتەکان 9 ملیار ئینسان. ئەمە یعنی ئێمە ئەوەی تر هەڵەکشێن نەچینە پێشەوە. خۆ ئەگەر نەخۆش نیت، توانات هەیە لەسەر قاچەکانی خۆت بڕۆی. ملیۆنەها ئینسان هەیە معەوەقە ناتوانێ بڕوا، ملیۆنەها ئینسان هەیە، دەیان ملیۆن ئینسان هەیە ناتوانێت نان بخوا بە ئاسانی، دەیان ملیۆن ئینسان هەیە لەسەر قەڕێوەڵەی خەسەخانەکان کەوتون بەدەست ئازاری جەستەیان و ئەناڵێنن. ئێمە لەوانە نین، سوپاس بۆ خوای پەروەردگار. ئەما بینە ئینسانێکی دەگمەن و زیاتر. خۆ ئەگەر لەگەڵ هەموو ئەمانەی کە باسم کرد سەرکەوتوو بینتیایە و هەروەها کوڕنووشش تەنها بۆ خوای پەروەردگار بەرین، چونکە لە هیندستان مشکە پەرستن، گوێرەکە پەرستن، مار ئەپەرستن، خۆرە پەرستن. 20 ساڵ بەر لە ئێستا ڕاوێژکارێکی سەرۆکی ئەمریکا ها بۆ دیمەشق، بۆ شام،
لەوێ شایەتمانی هێناو بوو بە موسڵمان و دەستی کرد بە گریان وتیان بۆ ئەگریت وتی ڕزگارم بوو وتیان لە چی وتی لە پەرستنی ئەو هەموو خوایە وتی لە ئەمریکا هەر ڕۆژێک کاڵەسین خوا بێ بڕیار بین چ خوایەک پەرستین خوایەکی بارانە خوایەکی خۆرە خوایەکی مانگۆستێرەکانە خوایەکی جوانیە خوایەکی ئەوەیە هەر شتە و خوایەکمان بۆ داناوە 360 ئەوەندە خوامان هەیە هەر بەیانەیەکە هەڵەسین ئەبێ بڕیار بین چ خوایە پەرستین ئێستا کوڕنوش بۆ تەنها بۆ یەک خوا بم کە ئەویش ئەڵڵایە سوپاسگوزاری ئەو خوایەکەم ئەگەر ئێمە لە ڕیزی ئەوانین کە کوڕنوش تەنها بۆ خوای پەروەردگارە بین یەقینتان هەبێ ئەزیزەکانم ئێمە لە پلەی پادشاکانین هەر یەک لە ئێمە ئێستا وەکو مەلیکێک گوین وەکو پادشتایەک گوین کە لەم ژیانەیە ڕۆژگارەکانمان ئەگوزەرین و بەسەری ئەبین تەندروستیمان هەیە ژیانمان هەیە سمعەمان هەیە نەخۆش نین خواپەرستی ئەەکەین سوپاس بۆ خوای پەروەردگار بۆیە هەر یەک لە ئێمە لەسەر ئەم ناز و نیعمەتەی خوای پەروەردگار پێسی ناوچەوانمان لە کوڕنوش بۆ خوای پەروەردگار بڕوا ئێشتاکەممان بە ئەنجام گەیاندووە بۆیە لەم سەردەمەیە کە زەمەنی شەهەوات و هەڵنەگرتنی بەرپرسیاری و ئارەزوبازیەکانە کارێکی زۆر نائاساییە و هەروەها دەگمەنە کە ئینسان بتوانێت کەسێکی پابەند بێت دەگمەنە کە تۆ ڕێگەی ڕاستی خوای پەروەردگار و دۆزی بێتەوە دەگمەنە بۆ ئەوەی کە بتوانی بوەستیت خوای پەروەردگار ڕێنمایی بکە لەکوێ بکەویتە ڕێوە لەکوێشە بوەستیت و ئیسراحەتکەی دەگمەنە کە کەسخان خەڵکانێک لە ئێمە ئێستا لە مەقهاو لە کافتریاکانە نەبن حاڵەتێکی دەگمەنە و سوپاسگوزاری خوای پەروەردگاری و کە ئێمە ئێستا لێرەین ئەزیزەکانم کە هاتوین گوێبایەتەکانی خوای پەروەردگارەگرین کە هاتوین ئەمانەی خۆمان خاوێنکەینەوە کە هاتوین ئەمانەیە ببینە بەندەیەکی سەرڕاستی خوای پەروەردگار کە هاتوین ئیعلانی ئاشتەوایی بکەین لەگەڵ خوای پەروەردگارە حاڵەتێکی دەگمەنە ئەمە سوپاسگوزاری خوای پەروەردگاری لەسەر ئەوێ نائاساییە ئینسان ئەگەر تەندروستێکی چاکیە بێت حاڵەتێکی نائاساییە بەڵکو چونکە ڕێژەی زۆرینەی هەرە زۆری بەشەر ئەگەر بەزەخت و ئەگەر شەکرەش ئەمانە حسابکەی کەمینەیەک لەسەر زەوی ڕەنگە تەندروستێکی باشیان هەیە سوپاسی خوا بکە کە ئێستا بە عەرەبانەیەک تۆ نەهاتی و بۆ ئێرە کەسێک پاڵێ پێ بنێ یا خۆت بە ناڕەحەت پاڵ بە خۆتەوە بنەی کە ملیۆنەها ئینسان هەن هەر لە جەنگەکانە کەم ئەندام بوون ئێستا ئەو جەنگە هەیە لە یەک شارە 25,000 کەس کوژراوە تا ئێستا لە شاری ماریۆپۆل لە شاری ماریۆپۆل کە لەسەر دەریایشە باشە هەتا ئێستا عومدەی شارەکەی ئەعلانی کردوێنێڵێ هەتا ئێستا لەم شارەیە 25,000 کەس کوژراوە بە شۆفڵ خەڵکەکان ئەنێژن سوپاسی خوا بکەین کە ئێمە هەتا ئێستا خۆمان دین لەسەر قاچی خۆمان ئەڕۆین سوپاسی خوا بکەین کە یەکتری ئەبینین بە چاوەکانمان یەکتری بە چاوەکانمان ئەبین ملیۆنەها ئینسان لەسەر زەوی نابینان ئێمە ئەگەر بگەڕێینەوە بۆ هەندێک لە حیکمەت ئەوەی کە خوای پەروەردگار پێبەخشیوین ئەزانین و ئەو یەقینەمان بۆ دروستە بێ کە ئێمە ئەزیزەکانم لە چ ناز و نیعمەتێکین لە چ ناز و نیعمەتێکین زۆرینەی هەرە زۆری ئەو کەسانەی کە بەدبەختن واتە بەختەوەریان نییە بەختەوەر نین لەبەر ئەوەی کە شت بەدەست نایانن با شتیان بەدەست هێناوە بەڵام هەست بە نرخ و بەهای دەستکەوتەکانی خۆیان ناکەن بەڵکو کوفرانە بژێری خواکەن نەکو شکرانە بژێری خوای پەروەردگار بەدەلوا نیعمەتە اللهی کوفرا نیعمەتەکانی خوای پەروەردگار بە کوفرەزانن و کوفرانە بژێری خوای پەروەردگارێکن خێزانەکەی خۆی بەلاوە پەسەند نییە زۆر هەیە خێزانەکەی خۆی بەلاوە پەسەند نییە لە کاتێکە ملیۆنەها ئینسان هەیە تەمەنای ئافرەتێکە کاوەکو خێزانەکەی بکەسە ملیۆنەها ئینسان هەیە لەسەر ئەرس تەمەناکە خێزانێکی هەبێ مناڵەکانی خۆی بەدڵ نییە 5 مناڵی هەیە بەدڵی نییە لە کاتێکە ملیۆنەها ئینسان هەیە تەمەنای ئەواکە گوێی بزرنگێتەوە بە ئەنگای یەک مناڵی خۆی کە لەدایک بێ بەڵام نابێتە خاوەنی مناڵەکە ئەم نیعمەتەی کە خوای پەروەردگار پێبەخشیوە چونکە شکرانە بژێری خوا ناکە بۆ بەدبەختی بۆ ئینسانە هۆکارێکی تر ئەوەی ئەزیزەکانم زۆر بەداخەوە بەدبەختی لەوەوە سەرکێشێ کە ئێمە بەراوردکاریمان هەیە لە نێوان خۆمان و خەڵکێکە لە خۆمان بە بەرزتری ئەزانین ئەوە کارەساتێکی زۆر زۆر گەورەیە بۆ بەختەوەری پێویستە سیستمی بەراوردکاری لە مێشکی خۆمان
بەوانەی کە لە خۆمان بەرزترن بسرینەوە ئەگەر ئەتەوێ بەختەوەر بی ئەگەر نا ئینسان بەدبەختە بێ و کێشاکوێتە ناو ماڵ و مناڵمانەوە کاتێک کە سەیرەکەی بەراورد یەکەم لە نێوان ئەوەی کە من هەمە ئەوەی کە بەرامبەرەکەمێتی ئەوەی خۆم زۆر بە بچووکە زانم بۆیە بێز لەوەی خۆمەکەمەوە بەدبەختی لێرەوە سەرچاواگرێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم زۆر بە ڕاشکاوانە هەوڵی ئەوادا کە ئێمە لەم حاڵەتی بەراوردکاریە بچینە دەرەوە کا فەرمێ لا تنظروا إلى من هو فوقكم فانظروا إلى من هو تحتكم ياخذ انظروا إلى من هو تحتكم لا تنظروا إلى من هو فوقكم فهو أجدر أن لا تزدروا نعمة الله عليكم مروان بۆ ئەوەی کە لەسەر و خۆتانەوەیە بڕوان بۆی کە لە خوار و خۆتانەوەیە تەندروستی و باشە ڕازی بە پێی بڕوانە بۆ ئەوەی کە تەندروستی خراپە ماڵ و مناڵێکە هەیە بڕوانە بۆی کە هیچ ماڵ و مناڵی نییە مانگانە 500 هزار داهاتە هەیە سوپاس بۆ خوا بڕوانە بۆی کە هیچ داهاتێکی نیە یاخود 100 هزار 150 هزار دیناری هەیە بۆ ئەوەی کەوا بەختەوەر بین بەدبەختی لێمان بە دوور بێ مەڕوانە بۆ لای خێزانی غەیری خۆت هەڵسەنگاندن بۆ خێزانەکە مەکە لە میانەی موسەلسەلات و فلیمەکانەوە کە خێزانەکەی خۆ بەراورد کەی بۆ ئافرەتانێکەوە لە تەلەڤیزیۆنا دەرەکەون ئەوە هەمووی تەزویرە هەموو ڕووپاماییە ئەوە هەر هەمووکەی مەغشوشە دەموچاوێکیان هەیە کە ڕەنگە دەیان دەفتەر دۆلاریان تا سەرف کرده بێ کە هەمویان ڕەنگە پەنجەی خێزانەکەی تۆ نێنن کاتێک کە ئەم بەراوردەکەی خێزانەکە بۆی لە تەلەڤیزیۆنای بینی بێگومان ڕقت لە خێزانەکەی خۆتە بێتەوە لە کاتێکە ئەمە کێشەیەکی زۆر گەورەیە واولێکە کوفر بکەی بۆ نیعمەتی کە خوای پەروەردگار بەسەر ئێمەیە داباراندووە لەبەرەوە ئێمە لەسەرمان پێویستەکەوە بەراوردکاری لە نێوان ئەوەی هەمانە لەگەڵ ئەوەی بەرامبەر لە خۆر خۆمانەوەی لە خۆمان کەمترە سەیری بکەین لە ڕاستیە ئەگەر بزانین خوای پەروەردگار چ نیعمەتێکی داوە بە ئێمە بەیانی ئێوارە بەردەوام پێویستەکەوا سوپاسگوزاری خوای پەروەردگار بکەین چونکە هەیە یەک لەسەر دە و یەک لەسەر سەتی ئەو ناز و نیعمەتەی من و تۆی نییە کە ئێمە ئەمڕۆ ڕەنگە بەلامانەوە کارێکی ناپەسەند بێت نیعمەتێکی زۆر گەورەی ئەزیزەکانم کە گەشتبێتی نە 40 ساڵ و 50 ساڵ و 60 ساڵ و 70 ساڵ هەتا ئێستا لە ناو ناز و نیعمەتی تەندروستی خۆمانین هەتا ئێستا ئەبیستین ئەبینین ئەڕۆین بەڕێیە لەسەر قاچی خۆمان هەتا ئێستا مەعیدەیەکمان هەیە توانین خواردن هەزم بکەین سوپاس بۆ خوای پەروەردگار دەمێکمان هەیە کە خواردنی پێجوین زمانێکمان هەیە کەوا قسەی پێەکەین ئەو نیعمەتەی کە لە لامە اعترافی پێ بکەم بەسە بۆ ئەوەی کە کیفایەتی من ئەکا لەگەڵ منداڵ و لەگەڵ خێزانەکەمە نیعمەتی ئەوەی کە خودکەفاییەکمان هەیە سوپاس بۆ خوا کە کەسمان سوال ناکەین ملیۆنەها سوالکەر هەیە لەسەر ئەرزە کە لە شوێنێکی وەکو هیندستان لەسەر پاژماوەی نێو چێشخانەکان ئەژین کە خەڵک بۆمانەگەرێتەوە کەواتە بەختەوەری ئەوەیە ئەوەی کە هەمانە بمانەوێ لە خێزان لە ماڵ لە کوڕ لە مناڵ لە سەیارە لە باخ و باخات لە ژیان و گوزەران لە ئاست و لە کەسایەتی لەو شەهادە و ئاستە خوێنەواری کە هەمانە یەقینمان هەبێ ئەگەر وەکو زانایان ئەفەرمون واللهی ئەگەر مطلع بن بەسەر غەیبە هەر ئەوە هەڵەبژێرن بۆ خۆتان تەقدیرەکەن کە خوای پەروەردگار ئێستا پێداون زانایەکی خواناس ئەفەرمێ واللهی ئەگەر بزانن چ ناز و نیعمەتێکە خوای پەروەردگار کە تووشی هەندێک خەم و خەفەت و ئێش و ئازارتانەکە والله ئەگەر خۆتان مطلع بن بەسەر غەیبە ئەڵێن خوای پەروەردگار بۆمان چەند جارە بکەروانێ بە ئەم حاڵەتان و ئێش و ئازارەمان بەسەرا بێ لە زۆری ئەو پاداشتێکی خوای پەروەردگار بۆ ئێمەی ساز و ئامادە کردووە لە ڕاستیەکەیە ئەبێ بزانین کە ئێمە ناز و نیعمەتێکی خوای پەروەردگار هەیە کوفرانە بژێری نەکەین کەواتە بەختەوەری ئەوەیە کە بزانین خوای گەورە زۆر ناز و زۆر نیعمەتی داباراندووە بەسەر ئێمەیە کە ئێمە بە بەراوردکاری لەگەڵ خەڵکی ترا زۆر لە پێش خەڵکی ترەوەین شاعیرێک لعنەتی ئەنارد بۆ بەنی مەڕوان و سولەیمان و هاشم و وەلید و عەبدولمەلیک و ئەوانە لە کاتێکا کە لعنەتی بۆ ناردن ئەو شاعیرە ئەیوز لە سەردەمی ئەوانە ئەمن و ئەمان نەبوون دوایی کە سەردەمی عەباسیەکانی بینی وتی یا لەیتە جەورە بەنی مەڕوانە دامە لەنا
خۆزگە زوڵم مستەمی بەنی مەڕوان بەردەوام بووایە هەتا ئێستا لەسەر ئێمە ویا لەیتە عەدلە بەنی العەباسی ماکانە خۆزگە عەدل و دادوەریەکەی بەنی عەباس نەبوایە یعنی لە کوردەواری خۆمان ناڵێ سەد ڕەحمەت لە کفندس جاری وا هەیە بە وەزعێک ڕازی نین بەڵام کە ئەڕوا لە دوایە وەزعێکی دەردێتە پێشەوە ئەڵێن خۆزگەمان بە حاڵەتەکەی ڕابردوو کەواتە ئێمە ئەبێ ڕازی بین بەوەی کە تیایان لە نیعمەتەکانی خۆی پەروەردگار داوێتی بە ئێمە وەکو چۆڵێ بەکەیت منه فلما صرت في غيره بكيت عليه گریام لە تاوە لە تاو وەزعێک دەسم کرد بە گریان بەڵام کاتێ حاڵەتەکەم گۆڕا بۆ حاڵەتێکی تر ئەو جار گریان بۆی یەکەم جار گریاوە لێی لە دوایە گریاوە بۆی کە بگەڕێتەوە بۆ حاڵەتەکەی پێشووتر بۆیە ڕۆژوو ئەزمونێکی زۆر پێشکەوتووە ئەزیزەکانم وامان لێکە سەرنجی خۆمان بدەین سەرنجی نەفسی و دەڕینی خۆمان بدەین کە ئەم معنایە لە خۆمانە بەرجەستەکەین ئێمە تەعام خۆراک و خواردن و خواردنەوە لە خۆمان ئەەکەین لە ئارەزۆکان دوور ئەکەوینەوە وەکو لە کاتێک کاتیونێتی وەکو پەڵە هەورێکی ئاگراوی وایە دەروونمان داخەکە بەڵام هەست بە بەختەوەری ئەەکەین ئەم برسێتیە کە هەست بە بەختەوەریەکەین تایە ناز و نیعمەتی خۆی پەروەردگارایە کە ئەو ساتە وەختەی کە ئاوەکە خۆینەوە لە ناخی دڵمانەوە هەست بە منەتی خۆی پەروەردگارەکەین بەسەرمانەوە کە ئەکەوینە چ خۆشیەکەوە چه تام و چێژێکی هەستکردن بە سەرکەوتن بەسەر هەوا و نەفس و ئارەزوو شەیتانەکانمانە کەواتە بۆ ئەو کەسەی کە ڕۆژوانە دوو خۆشی بۆ هەیە خۆشیەک لە کاتی فترەکەیە کە بەڕوان کاتەوە خۆشیەک لەو کاتێکەوە ئەگەین بە خزمەتی خۆی پەروەردگار لە بەهەشتی نەبراوەیە شاعرێک قسەیەکی جوانەکە فەرمێ كل من تراه يشكو دهره ليت الشعر هذه الدنيا لمن ئەڵێ هەر کەسێک ئەبینی شەکوا و سکاڵاکە لەو سەردەم و حاڵەتەی کە خۆی تایەتی ئەڵێ خۆزگە بمزانایە ئەم دنیای ئەی بۆ کێیە کەواتە یەکێک لە ناز و نیعمەتەکان ئەوەیە شکرانە بژێری خۆی پەروەردگار بکەین لەسەر ئەو حاڵەتەی کە ئێمەی تیاین ئەو حاڵەتەی کە خۆی پەروەردگار پێی بەخشیوین هەندێک شت هەیە کە ئێمە هەمانە ملیۆنەها ئینسان لەسەر زەوی دەستیان نەکەوتووە مەرج نییە هەموو شتێک کە ئەبژێرێ ئەپێورێ مای بەختەوەری بێ ئەزیزەکانم مەرج نییە هەموو شتێک کە ئەبژێرێ واروەها ئەپێورێ مای بەختەوەری بێ یاخود نرخی هەبێت یاخود بەهایەکی ئەوتۆی هەبێ مەرجش نییە هەر شتێکەوە قیمەت و ئەعتیبارێکی هەبێ شیاوی ئەوە بێ کە ببژێرێ بەختەوەری وەفا ڕازیبوون ئارامی دەروون گوشادی و چالاکی قەناعەت خاوێنی ئەمە لەو شتانن کە نابژێرێن بەڵام مای بەختەوەرێکی زۆر گەورەیە بۆ سەر ئینسانەکان ئێمە بەدەستی خۆمان بەداخەوە ئەتوانم بڵێم هەندێ بژاردەی شکست خواردوو هەیە خۆمان بۆ خۆمان بەدەستی خۆمان بەسەر خۆمانیا ئەیەنین لە کاتێکا خوای پەروەردگار ناز و نیعمەتێکی زۆری تری بۆ داناوین بۆ ئەوەی کە پێی بەختەوەر ببین ئەزیزەکانم ئێمە ڕێگەیەکمان کردوتە بەر بە ئاراستی خوای پەروەردگار ئەم ڕێگەیە طبعاً کەوتنە ڕێ گرنگە بەس لە کەوتنە ڕێ گرنگتر بریتە لە دیاریکردنی ئامانج ئێمە کەوتوونەتە ڕێ بە ئاراستی خوای پەروەردگار ئەگەر ئاراستەکەمان دروست نەبێ حەسرەت و پەشیمانی لە ئەخیرا دادمان نادا پیاوێک کە سوار سیارەکەیە بێ و سلف لێدا ئەڕوا بەرەو قاهیرە بۆ نمونە 2000 کیلۆمەتر ئەبڕێ کە ئەوێ بڕا بۆ قاهیرە بە عەکسی ئیتیجاهەوە ڕوا بۆ قاهیرە لێوەیە ئەو ئاواڕوە کە ئەگات 2000 کیلۆمەتر کابڕێ کاتێک کە زانێ سێرەکە ئاراستەیەکی زۆر پێچەوانەی گرتووە 2 ڕۆژ بەڕێوە بووە ماندووبوون و سایەقەتی 2000 کیلۆمەتری بڕیوە سەل لە نوێ بێت 4000 کیلۆمەتر ببڕێ و بگەڕێتەوانێت تا بگاتە قاهیرە ئێمە ئەو ساتە وەختانەی کە ئەگەڕێنەوە بەلای خوای پەروەردگار دوایی کە ئاراستەکەمان نادروست بوو پەشیمانی دادمان نادا حەسرەتێکی زۆر ئەکێشین بەشی هەرە زۆری ئەو کەسانی کە ئێمە ئەیان بینین ڕائەکەن بە دوای تراویلکەیەکە بە دوای سەرابێکە وەکو خوای پەروەردگار کە ئەفەرمێ لە دوورەوە ئەیبینن وا ئەزانن کەوا ئاوێکە و خۆیانی تێیا هاون بەڵام جگە لە سەرابێکی وەهمی هیچ شتێکی تر نییە لە ئەخیرا کە ئەگەڕێنەوە بەلای خوای پەروەردگار با تووشی ئەو حەسرەتە نەبین بە پێچەوانەوە ئەوەی کە ئێمە بەختەوەرەکە بریتێ لە دەستخستنی
نزیکی لە خوای پەروەردگار نەک کۆکردنەوەی پارە و ماڵ و سەرۆت و سامان. ژیان بە کۆکردنەوەی ماڵ و سەرۆت و سامان پێک نایە. تەیی مەسافە بەرەو خوای پەروەردگار بەوە ناکەین، بەڵکو بە دەستخستنی ڕەزامەندی خوای پەروەردگار، بەڵکو بەوەی کە بگەڕین بزانین چی ئێمە لە خوای پەروەردگار نزیک ئەکاتەوە. ئەزیزەکانم، لە ڕاستیەکەیە ئێمە لەم دنیاە وەکو ئەو باوکو و کوڕەمان لێ هاتووە، بەتایبەت لە ڕۆژۆکانشمانە کە بە باوکی ئەڵێ باوکەمان کامەیە، باوکی پەنجە بۆ مانگ درێژەکات، بەڵام منداڵەکە سەیری پەنجەی باوکیەکە. ئێمە لە ڕۆژوە پەنجەی باوکەکەمان ناوێ، بەڵکو مانگەکەمانێ بۆ مانگەکە بڕوانین. پەنجەی ڕۆژوو تەرکردنی خواردن و خواردنەوەیە، بەڵام مانگی ڕۆژوو بریتیە لە بەخۆداچوونەوە، بریتیە لەوەی کە لە ئەخلاقمانە بە ڕۆژوو بین، لەوەی کە لە زمانمانە بە ڕۆژوو بین، لەوەی کە لە سیرکردمانە بە ڕۆژوو بین، لەوەی کە لە سنگ و لە بیرکردنەوەمانە لە سەرنجەکانمانە بە ڕۆژوو بین. ئەزیزەکانم، تەنها خواردن و خواردنەوەکو پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەفەرمێ ئەمە بریتیە نییە لە ڕۆژوو، بەڵکو حیکمەتی ڕۆژوو خۆگرتنەوەیە لە هەموو هەوا و هۆس و ئارەزوەکان، نەک تەنها خواردن و خواردنەوە. بەڵکو هەندێک شت هەیە خۆگرتنەوە لێی لە خۆگرتنەوە لە خواردن و خواردنەوە گرنگترە، وەکو هەندێک قسەی نابەجێ و ناپەسەند، وەکو هەندێک کار و کردداری ناپەسەند، وەکو حەز و خواستی غەیبەت لە مەجلیسەکانە، بوونی دڵێکی پاک کە لە ڕابردووشە طبعاً ئینی نەذەرت للرحمانی صەوما لە ئومەتانی پێشخۆمانە سەوم بە ڕۆژوگرتنەگرێ لە زمانە ئەمەشمان بووە. ئێمە پێویستە لە هەموو بابەتەکە و لە هەموو حاڵەتەکانە ئێمە بە ڕۆژوو بین. خوای پەروەردگار کە پێمان ببەخشێ. ڕۆژوو بریتیە لە شۆڕشێکی ڕۆحی، ڕۆژوو بریتیە لە مراجعە و گەڕانەوە و ئیعلانکردنی ئاشتەوایەتی لەگەڵ خوای پەروەردگارە لەم مانگە پیرۆزەیە کە بتوانێت ئینسان خۆی بگرێتەوە. تەنانەت سەرفترش ئەزیزەکانم، وەک ئەوایە پێمان بووت یەکاکە ئێوە لە ڕۆژێکا سێ ژەمتان خواردووە، ئێستا ژەمێکی ببەخشن. نەخێر، ژەمێکی نە، لە 10 ژەما ژەمێ ببەخشن. نەخێر، لە 90 ژەما کە هینی سێمانگەکە یەک ژەمێکی ببەخشن بە هەژاران. ئێستا بۆ ئەوەی کەوا هەندێک کێشەی بۆ ئێستا تقریبا 20 ملیۆن ئینسان هەیە لەسەر زەویە، هەر عەبدن ئەوکو عەبد و جاریە مامەڵەیان لەگەڵاکرێ. 27 ملیۆن ئینسان هەیە بە 11 ملیار و 800 ملیۆن دۆلار، هیچ عەبدێک لەسەر ئەرزا نامێنێ. ئەو 27 ملیۆن کەسە ڕزگاریانە بێ. ئەگەر مسلمانان ئەم خۆراکە بن، ئەم سرفترێ بن، لە کۆتایی مانگە احتیمال هەیە کاریگەریەکی وای پێ بکرێ. بەڵکۆم ئومەتەی ئێمە ئینشاءالله شۆڕشێکی ئازادی دەست پێ بکە لە میانەی بە ڕۆژووبوونەوە، چونکە ئەوەی کە بە ڕۆژوو ئەبێ بەڕاستی ئیرادێکی زۆر بەهێزی هەیە، ئەتوانێت خۆی بگرێ بەرامبەر بە هەموو مغریاتی تری دنیا. شاعیرێک لە وەصفی غاندیە کاتێکە بە ڕۆژوو ئەبوو بۆ ئەوەی شکست بە دەوڵەتی هیند بێنێ، کە هیندستان کە بەریتانیا هیندستانی داگیر کردبوو لە سەدەکانی ڕابردووە. لەوێ طبعاً بۆ ئەوەی کە شکست بە هیندستان بێنن، غاندی بڕیارێکیە، وتی کارگەکانی هیندستان لە کار بخەن بەوەی کە جلوبەرگی ئینگلیزی نەپۆشن بە هیچ جۆرێ، وەرن بە نیوەی جەستەمان داپۆشین بەڵام سەربەرز بین و ئازادی بەدەست بێنین. بۆیە هات وتیان ئێمە ئەو جلانە ناپۆشین، وتیان خواردنی ئینگلیزیش ناخۆین بە هیچ جۆرێ. شاعری لە وەصفێ ئەڵێ لەقەد صامە هیندی فجوع أمة وما ضر علجا صوم مليون مسلمي. هنديك بروجو بو، هزاران كافري مليونها كافري برسی کرد، بەڵام ملیۆنەها مسلمان بەڕۆژوو ئەبێ بەداخەوە ناتوانن زیان بگێنن بە جوولەکەیەک. بۆ ئومێدەی کە بتوانین ئینشاءالله ئەم ڕۆژووبوونە، ئەم بە ڕۆژووبوونە بریتی بێ لە شۆڕشێکی ڕۆحی لە ناخی خۆمانە. ئەزیزەکانم، لە کۆتاییە بۆمان ڕوونەبێتەوە جگە لە خوای پەروەردگار هیچ کەس خاوەنمان نییە. دڵنیابین لەوەی کە هەچی کۆڵەکەی بنشانمان هەیە، هەموو کاتێ معەڕەزە بۆی دارمێ جگە لە کۆڵەکەی پەیوەندی خۆمان لەگەڵ خوای پەروەردگارە. باشترین هەلو فرسەتش بۆ بەهێزکردنی پەیوەندی نێوان خۆمان و خوا بریتێ لە مانگی پیرۆزی ڕەمەزان کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم قۆڵی لێ هەڵەماڵی خۆی بۆ ئامادە ئەکرد. ومێدم وایە کە خوای گەورە نوێژ و ڕۆژ و تەقوا و تاعەتمان لێ قوبوڵکە. خوای پەروەردگار پاداشتان باتەوە، بمبەخشن لە درێژبوونەوەی وتەکان یاخود لە بێزارکردنی جەنابتان. وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه وأمته أجمعين.